لێستادا حکوومەتی هەرێم چاوی لەو شاندانەیە کە لە فڕۆکەخانەکانەوە دادەبەزن، هەرچەندە سەرۆکی حکوومەتی هەرێم دەڵێت حکوومەت تەنهایە، بەڵام شاندەکانی ئەمریکا و ئەوروپا بەردەوامن لە هاتنیان بۆ هەرێم. لە دوای شەڕی داعشیش سەردانی شاندی وڵاتانی دەرەوە بەتایبەت ئەمریکا و ئەوروپا بە ڕێژێکی بەرچاو زیادی کردووە و داواکاری یەکەم و لە پێشینەی حکوومەتی هەرێمیش هاوکاری سەرباز و چەک و پێداویستی جەنگی بووە. بەڵام لە ئێستادا داواکاری سەرەکی حکوومەتی هەرێم گۆڕاوە بۆ هاوکاری دارایی و ئابووری، ئەویش بۆ دەربازبوونی لەو قەیرانە دارایی کە هەرێم پێیدا تێپەڕ دەبێت. ئەڵمانیا بە چەندین شاندی باڵا سەردانی هەرێمی کردووە و سەردانەکەی وەزیری دارایی و گەشەپێدانی ئەڵمانیا دووەم سەردانێتی بۆ هەرێم. گارد میلەر وەزیری دارایی و گەشەپێدانی ئابووری ئەڵمانیا ڕایگەیاند هاوکاری هەرێمی کوردستان دەکەن لە قەیرانی داراییدا و کێشە و گرفتەکانیان لە کۆنفرانسی لەندەندا باز دەکات. ئەم ئاوارانە تەنیا تەحەداگەل و گرفتگەلێک نین بۆ هەرێمی کوردستان، بەڵکو بۆ هەمومان. یەکێتی ئەوروپا دەبێ هاوکاری خۆی باشتر نیشان بدات. داخوازیەکانی ئێرە من لە کۆنفرانسی لەندەندا دەیگەیەنمە ئەوێ لەوێ دەبێ هەمومان هاوبەشی ئەوانی دیکەش بخوازین. یەکێتی ئەوروپا، جیهان، ئەمریکا، وڵاتانی عەرەبی، کۆمکاری عەرەبی. گارد میلەر لەگەڵ سەرۆک و جێگری حکوومەت کۆبووە بۆ ئەوەی بەڕاشکاوی گفتوگۆ لەسەر سێکتەرە هاوبەشەکانی نێوان هەرێم و ئەڵمانیا بکەن، وەک کۆمپانیا ئەڵمانیەکانی هەرێم و کێشەی ئاوارەکان. بەڵام باس لە کێشەی فرۆشتنی ئەو چەکە ئەڵمانیانە نەکرا کە لە بازاڕی ڕەشی کوردستاندا فرۆشراون و لە ماوەی پێشوودا وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا داوای بەدواداچوونی کرد لە هەرێم. تاکانی شەڕی ڕوبەڕووبوونەوە و شەڕی ڕێکخراوی تەرۆریستی داعش و هەروەها دواتریش قەیرانی مرۆیی و ئەمڕۆژ لە قەیرانی داراییدا وڵاتی ئەڵمانیا هەمیشە پشتەوانی هەرێمی کوردستانی کردووە. جگە لە وەفدەکەی ئەڵمانیا لە هەمان ڕۆژ لە هەمان فڕۆکەخانە وەفدێکی وڵاتی سوید سەردانی هەرێمی کرد بۆ ئەوەی زیاتر هاوکاری حکوومەتی هەرێم بۆ دەربازبوون لە قەیرانە چەقبەستوەکانی بکات. سەردانەکەمان بۆ کوردستانە و سەردانی هەموو لە هێزە سیاسەکانی کوردستانی دەکەین بۆی بتوانین لەو ڕێگەیەوە بۆچوونێکی هاوبەش نزیک لە یەکەوە دروست بێ و بتوانین هاوکاری و پشتیوانی یەکتر بین. بە هەموو کاتێ ئامادەین بۆ یارمەتی و هاوکاری و بەڵامەوەی ئەو پێویستیانی هەرێمی کوردستان چییە وەچی خواستێکی پێویستە ئەو کاتێ ئێمە ئەتوانین لەو ڕوانگەیەوە یارمەتی بدەین. حکوومەتی هەرێمی کوردستان زۆرترین هاوکاری سەربازی پێگەیشتووە لەلایەن وڵاتی ئەڵمانیاوە، بەڵام ئەمجاریان پێدەچێت چاوەڕێی هاوکاری سەربازی نەکرێت، چونکە ئێستا هەرێم چەند پێویستی بە هاوکاری سەربازی هەیە، هەر هێندەش پێویستی بە بوژانەوەی ئابووری هەرێم هەیە. ئەگەرچی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند کە هەرێمەکەیان بێ پشت و پەنایە و کەسیان نییە، بەڵام هەر لە دوای ئەوەشەوە وەفد لە دوای وەفدی وڵاتانەوە سەردانی هەرێمی کوردستان دەکەن و بەڵێنی هاوکاری و هەمانگی هەرێمەکەش دەکەن. بەرزان مەلامین، NRT هەولێر.